پەیامێک بۆ لاوانی ئەمڕۆ دەڵێم لەخوا بترسن ئەی لاوان، لەخوا بترسن ئەی لاوان، کچان و کوڕان، لەخوا بترسن ئەی لاوان، ئەم لاشە ئەمانەتە لەلاتان. لەخوا بترسن ئەی لاوان، ئەم لاشە ئەمانەتە لەلاتان. تەختە ڕەش نییە تاکو بنووسی لەسەر، یان دروستکەی وێنەی گیان لەبەر. لاوان فریای خۆتان کەون، وای ئێستاکە لە ئەمریکا لە 4 شار لە ئەمریکا نایەڵن تاتۆ دروست بکرێ لەبەرەوەی بۆ ئەوەی کەوا دروستی بکات دوای چەند ساڵێ یانەوە تا تووشی نەخۆشی ئایدز دەبێ یاخود سەرەتان یاخود گورچیلەکانی لەدەسەدات. بۆیە دەڵێم لەخوا بترسن ئەی لاوان، ئەم لاشە ئەمانەتە لەلاتان. تەختە ڕەش نییە تاکو بنووسی لەسەر، یاخود بکێشی وێنەی گیان لەبەر. تا تۆ نەفرەتی خودایە لەسەر. پێغەمبەری خوددا دەفەرمێ لعن الله النامصة والمتنمصة الواشمة، ئەوانەی کەوا خاڵ دەکوتن. تا تۆ نەفرەتی خودای ها لەسەر، تاوانبار ئەبی لێت ئەدا زەرەر. ئەوە زەرەرەکەیەتی ئەوانەی کە تا تۆ داکوتن، یاخود ڕەسمی کەسێک لە پشتیان یان لە سینیان دەکەن، یاخود لە بانشاریان دەیکەن و کەوا خاڵ داکوتن، ئەوە دڵنیایان دەکەمەوە بەرەو ڕووی نەخۆشی سەرەتانەوە دەڕۆن. یاخود ئایدز وای ئێستاکە 4 شار لە ئەمریکا منیع ئەو شتەیان کردووە لەبەرەوە ئەو نەخۆشیە بڵاو بووە. ناوی ئەو شارێنشە ئەریزۆنا فۆنتانە ئەنتیانە مەیسووری، کەوا هەر کەسێک تەمەنی لە 22 ساڵ بە خوارەوە بێ ئیلا باوکی بانگ دەکەن ئەبێت تەوقیعی پێ بکرێت لەم 4 شارە لە ئەمریکا. اینجا کوڕەکەی بۆی هەیە تا تۆ دابکرێ لەبەرەوەی لێ بەیانی تووشی نەخۆشی بوو هێقەی کەس نەگری. لەخوا بترسن ئەی لاوان، ئەم لاشە ئەمانەتە لەلاتان. تەختە ڕەش نییە تاکو بنووسی لەسەر، یاخود دروستکەی وێنەی گیان لەبەر. تا تۆ نەفرەتی خودای ها لەسەر، لەبەر ئەوەی تا تۆ نەفرەتی خودای ها لەسەر تاوانبار ئەبی لێت ئەدا زەرەر. ئەوەی ئەیکوتێ یان بۆی ئەکوتن، هەردووکیان لە ئەم تاوانە جووتن. ئەوەی دەیکات ئەوی بۆی دەکوتێ، هەردووکیان نەفرەتی خودایان ها لەسەر. لاوان بۆ کارێک ئەکەن خوا خۆشتانی نەوێ، کوتان و لاتان هەر پارەی دەوێ. دڵنیاتان دەکەمەوە برا بەڕێزەکانم، هەر کاتێک کەسێکی نەخۆشتان هەبوو پێویستی بە خوێن بوو، هەر کەسێک لە خزمتان کەسێکتان وتی خوێنی ئەدەمێ، ئاگاداری بە تا تۆ لە گیانیدا بوو ئەوە دڵنیاتان دەکەمەوە ئەو نەخۆشەتی سوود لەو خوێنە نابینێ. لەبەرەوەی ئەگەر کاتێ من تا تۆم لە گیانی خۆمدا کردبێ خوێنم بە کەڵکی هیچ مرۆڤێکی تر نایە. ئیتر بە ئاگادار بن. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم.